کۆچی گەنجان بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ چیرۆکەکانی کۆچ و ڕێگەکانی قاچاغ بە وڵاتانی ئەوروپا بابەتێکی گەرمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئەوە لە کاتێکدا هێشتا تەرمی سەرجەم ئەو گەنجانە نەگەڕاونەتەوە هەرێمی کوردستان کە لەبەر هەڵگرەکەی وڵاتی نەمسا گیانیان لەدەستدا. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش دەڵێ پێویستە لایەنە سیاسیەکان و حکوومەت ئەو بەڵێنانیان لەبیر بێ کە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان داوە. دەشڵێت گەنجان بەهۆی بەردەوامی قەیرانەکانی هەرێمەوە کۆچ دەکەن. بەهۆی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و بێکاری و قەیرانە سیاسیەکانی هەرێمی کوردستان ژمارەیەک لە گەنجان ڕوو لە هەندەران و ڕوو لە ڕێگەی هات و نەهاتە ئەکەن بۆ ئەوەی ژانێکی خۆشتر بۆ خۆیان دابین بکەن. بەداخەوە هەندێک لەم گەنجانە بوونە قوربانی لە ماوەی ڕابردووە و هیوادارین هەمووانیش ئەو بەڵێنانیان لەبیر بێت کە لە کاتی هەڵبژاردنەکانە بە خەڵکیانیاوە و بەڵێنیەوەیانیاوە کە ژیانێکی باشتر خۆشگوزەرانتر بۆ هاوڵاتیان دابین بکەن. بەشێک لە کەسوکاری گەنجە کۆچ کردووەکان سەردانی نووسنگەی پەرلەمانی کوردستانیان کرد لە شاری سلێمانی و لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆبوونەوە. کەسوکاری گەنجە کۆچ کردووەکانیش دەڵێن تەنها بەوە خۆشحاڵن کە ئێستا گۆڕێک هەیە بۆ تەرمی کوڕەکانیان. ئێمە جەنازەکانی خۆمان دەستکەوتنەوانێکە علاساس لیان خاتەما بوون کەوا بوون بە قوربانی ئەم نیشتمانە و حکومەتی هەرێمی کوردستان. لەو کەپسایە کە ڕۆیشتون بەرەو نەمسا ئیتر لەو کەپسایە 72 نەفەر عەمری خوای کردووە. کەسوکاری گەنجە کۆچ کردووەکان دەڵێن بە پێی راپۆرتە پزیشکیەکانی وڵاتی نەمسا بازرگانی بە تەرمی کوڕەکانیانەوە نەکراوە. سەرۆکی فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیش دەڵێ کۆچی گەنجان لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی ئەوروپا بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی پەنابەرانیش بەرەو خراپتر دەڕوا. بەردەوام لە میدیا جیهانیەکانەوە کە کارە سادی دڵدەزیێن دەبیستینەوە لە دواییانە کە زیاتر لە 7 کەس لە بەحری جەیەخن کە و ئەمانە بەداخەوە لەو ڕێژەیە ینی لە ماوەی چەمانی ڕابردووە 12,000 تێپەڕاندووە هەرێمی کوردستان و لەو ڕێژە پشتی شێری بەرپارێزگای سلێمانی کەوتووە و لەو ڕێژە لە 170 بۆ 75 چینی گەنجانە و لە 120 بۆ 25 خێزانە و بە هەموو چین و تۆژەکانی گرێتەوە. بەداخەوە ئەمڕۆ باریدۆخی سیاسی هەرێمی کوردستان وای کردووە کە خەڵک متمانە و بەدام و دەستگاکانی وڵات نەکا. هەرچەندە تا ئێستا هیچ ئامارێکی فەرمی لە بەردەستدا نییە لەبارەی ڕێژەی ئەو کەسانەی کۆچیان کردووە، بەڵام بە پێی دوایین ئاماری فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق تا ئێستا نزیکەی 13,000 هاوڵاتی هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم ساڵەوە ڕوویان لە وڵاتانی ئەوروپا کردووە کە لەو ڕێژەیە ڕێژەیەکی زۆری بەرپارێزگای سلێمانی دەکەوێت.